بەڵێ بەڕێز عەلی ساحب شارەزای سیاسی سەبارەت بە شکستی حکوومەتی عێراق لە دابینکردنی خزمەتگوزاری بۆ هاوڵاتیان لەگەڵمانە. بەڕێز عەلی سوپاس بە ئامادەبوونی بەڕێزان. ینی بۆچی عێراق هەتا داهاتی زیاتر بێ ئاسی خزمەتگوزارەکانی خراپتر بێ، بۆ ناتوانێت سەرەتاییترین مافیە خەڵکە کە خزمەتگوزاریە ینی دابینی بکە؟ سڵاو لە ئێوە و جەژنتان پیرۆز هەموو ساڵێک هەموو عێراقیەکان لە خۆشیدا بن. لە ڕاستیدا شکستێکی ئاشکرا هەیە لە تەواوی پارێزگاکانی عێراق، چ لە ناوەڕاست بێت چ لە باشوور و یاخود پارێزگاکانی سەر ڕووباری فورات. کێشەیان هەیە لە خراپی خزمەتگوزاری و نەبوونی خزمەتگوزاریەکان لە کردەکانی پەروەردە تەندروستی، ئەمەش بەهۆی ئەو گەندەڵیەی کە خێروبێری ئەم وڵاتەی بەتاڵان بردووە. بەهۆی ئەوەش بەرپرس لە بری ئەوەی بودجەی وەزارەت بۆ دابینکردنی خزمەتگوزاری بەکاربێنێت، بەڵکو پێش بڕکێ دەکات بۆی بگات بە گرێبەست و ڕێکەوتنی تەم و مژاوی بۆ بەهادەردان و بە تاڵانبردن. ئەمەش وای کردووە هاوڵاتی عێراقی لەو شارانە بە تەواوی لە ژیانێکی خراپدا بژیت، لە دۆخێکی خراپدایە و خێروبێرێکی زۆرە، بەڵام وەک لە بەسرە، ناسریە، میسان و عیمارە، بەڵام دزیەکی ئاشکرا هەیە بۆ پارە و مڵکی گشتی. ئەمەش دەکرێت دەسوەردان هەبێت لەلایەن بەشێک لە دەستەکانی چاودێری. ئێستا گوێبیستیەوە بووینە کە وەزیر ئەم وەبەرهێنانانە بۆ خێزانەکەی منداڵەکانی یاخود کەسوکاری بەکاردەهێنێت، پێیان دەدات ئەو پارەی لە نێوان یەکدی دابەش دەکەن، بەڵام هاوڵاتی لەم شارانە لە نەهامەتیدایە، خزمەتگوزاری نییە، ناتوانێت داوای مافەکانی خۆشی بکات. تیژی وەڵامی دەدرێت. باشە، ئەگەر سێرێکی ینی مقارنەیە بکەین لە بینی هەرێمی کوردستان و عێراقا لە ڕووی داهات و پارەوە عەرز و ئاسمانیان فەرقە. سێری خزمەتگوزاری هەرێمی کوردستان و سێری عێراقەکەی ئەوەش بە هەمان شێوە عەرز و ئاسمانی فەرقە. بۆچی حکوومەتی عێراق ناتوانێت ینی خزمەتگوزاری دابین بکە؟ بۆچی لانی کەم وەکو هەرێمی کوردستان نییە لە کاتێکە داهاتەکەی زۆر زەبەلاها؟ جیاوازی نێوان پارێزگاکانی هەرێمی کوردستان و پارێزگاکانی دیکەی عێراق جیاوازیەکی زۆر گەورە و ئاشکرا. ئێمە وەکو عێراقیەکان هەست بۆ دەکەین ئەمەمان بەدی کردووە. یەکەم لە ڕووی نەخۆشخانەکان دەبینی زۆرینەی عێراقیەکان لەو شارانە کە باسم کرد کاتێک تووشی کێشەیەکی تەندروستی دەبن یاخود دەوێت نەشتەرگەری بکات، دەچێتە هەرێمی کوردستان، دەچێتە هەرێمی کوردستان بۆەوەی چارەسەری پێ بدرێت، چونکە نەخۆشخانەکان باشترن، خزمەتگوزاری باشتر هەیە لە ڕووی تەندروستیەوە. و هەروەها جیاوازی هەیە تەنانەت لە ڕووی نرخی یەکەکانی نیشتە جێبوون. دەبینین کرێ لە هەرێمی کوردستان نزمترە و ماڵەکان نرخیان باشە، گونجاوە، بەڵام لە پارێزگاکانی دیکە هاوڵاتی ناتوانێت نە یەکەی نیشتە جێبوون بکڕێت، نە تەنانەت ماڵ بکڕێت، نە ئەو یەکە نیشتە جێبوونانەی کە دەبینین بم دواییانە دروست کراوە، بنیاتراوە. بەڵام دەدرێت بە بەرپرسان، دەدرێت بە کەسێک لە بەشێک لە سیاسیەکان، سیاسی دەسەڵاتدارەکان. ئەمەش بەهۆی ئەو گەندەڵیەی کە هاتوۆتە ناو جەستەی حکوومەت و هاوڵاتی عێراقی. ئەم پارەیەش دەدزرێت لە ڕۆژی ڕووناکدا دەدزرێت و بە قاچاق دەبردرێت بۆ دەرەوەی عێراق، بەشێکیشی دەچێتە ماڵەکانی خۆیان دەشاردرێتەوە. بەڵام دەبینین کەرتەکانی تەندروستی و پەروەردە و تەنانەت خزمەتگوزاریش زۆر خراپە. سەرەڕای ئەو پارەی کە باز دەکرێت و هاوڵاتیش لە دۆخێکی خراپدایە، لە ئازاردایە، گلەیی دەکات، دەڵێت لە 23 ساڵ دوای ڕوخانی ڕژێمی دیکتاتۆری دۆخ باشتر نەبووە وێڕای هەموو ئەو کارانەی ڕوویاندا کە گوایە عێراق ئەمڕۆ
باشە بە کاک بڕێکی عەلی. زۆر نەوت هەناردە دەکات. باشە حکومت دوای حکومەتیت بە یەک دنیا بەڵێنەوە بە پارەیەکی زەبەلاحەوە باشە کە بەڵێنەکان جێبەجێ ناکرێت دۆخی خزمەت گوزاریەکان خراپە چەند ساڵە کارەبا چاک دەکراوە لە عێراقا ئەی ئەم پارانە چیان لێ دێ بۆ کوێ ئێڕۆن زۆرینەی ئەو پارێ و ئەو دابینکردنی داراییانە دەچێتە گیرفانی بەرپرسان و کەسوکاری بەرپرسان ئەو لێدوانانەی کە هەمیشە گوێبیستی دەبین لە کاتی پێکێنانی حکوومەت لە دوای هەڵبژاردن یاخود تەنانەت پێش هەڵبژاردن با بڵێن بەڵێنەکانی هەڵبژاردن تەنیا لەگەڵ بادا دەڕوات هیچمان نەبینیوە جێبەجێ بکرێت کارەبەتا ئێستا چارەسەر نەکراوە بوونی نییە سەرڕای ئەوەی عێراق زیاتر لە 90 ملیارد دۆلاری بۆ کەرتی کارەبا خەرج کردووە بەڵام باشتر نەبووە بەڵام کاتێک لە بەسرات دەبینین مصر لە عێراق دانیشتوانی زیاترە توانیوێتی بە کەمتر لەو پارەیە کارەبا بەرهەم بهێنێت نەخۆشخانەکان دیکە لە عێراق لە ئاستێکی باشدانین لە ئاستی پێویستدانین کەرتی تایبەت و بەبەرهێنانی تایبەتەنان لە بواری پەروەردەشدا دەبینین زۆربەی جار داهاتەکانی بۆ بەرپرسە ناودارەکان دەڕوات ئەم گەندەلیە کۆنتترۆل ناکرێت چونکە دابش کراوە لە نێوان خۆیاندا هیچ هاوڵاتیەکیش ناتوانێت لە بەغدا باشە کاغالی دژی بوەستێتەوە لە دژی گەندەلی بوو کەواتە باشە مادام هاوڵاتی ناتوانێت گەندەڵێکی زۆر لە عێراق هەیە ئەی ڕۆڵی پەرلەمان چییە ئەی ڕۆڵی حکوومەت ئەی کێ لێ پرسینەوە لەو گەندەڵکارانە بکە ئێمارە بۆ چین لە ڕاستیدا هیچ لێ ناشارمەوە ئەگەر بڵێم ئەنجومەنی نوێنەرانی عێراق و بە تایبەت لەو خولەی ئێستا لاواسترین پەرلەمان بووە لە مێژووی عێراق و بە دامپێدانانی خۆیان بە دامپێدانانی عێراق بە تەواوی پەرلەمان ئیفلیج بووە ناتوانێت هیچ پرۆژه یاسا و بڕیارێک پەسەند بکات هیچ یاسایەک پەسەند بکات زۆرینەی جار دەبینین دانیشتن هەیە بەڵام دانیشتنەکە بێ بنەمایە تەنیا هەندێک کێشە تێدا دروست دەبێت و توێش تێدا دروست دەبێت تەنانەت سەرۆک پەرلەمانیش دکتۆر مەشەدانی باسی لەوە کرد کە پەرلەمان ئیفلیج بووە ناتوانێت تەنانەت کۆبوونەوە لەگەڵ ئەندامەکانی دیکە بکات چۆن دەتوانێت دۆخی ئێستا باشتر بکات لە ڕووی تەندروستی و پەروەردەوە بۆ هاوڵاتی عێراقی لەو پارێزگانی کە باسمان زۆر باشە کاگالی ئەگەر بە کورتی بێ سپاس دەکەم چارەسەر چییە چارەسەر ئەوەیە دەکرێت لە چەند تەوەرێکدا یاخود ئاراستەیەکدا کورتی بکەینەوە یەکەم هاوڵاتی عێراق نابێت بێدەنگ بێت دەبێت هەڵوێستی هەبێت بەڵام قۆناغی هەڵبژاردننی داهاتوون وای نابینم گونجاو بێت بۆ گۆڕانکاری چونکە دەکرێت سیاسەتمەداران هەوڵی خۆیان بدەن بۆ بەدەستێنانی دەنگ و جەماوەری عێراقی لەو پارێزگایانی باسمان کرد ناتوانێت وا لەو هاوڵاتیانە بکات بچێتە دەنگدان چونکە لەو بڕوایەدا گۆڕانکاری بەدی ناکرێت کێشەکە لەوانەیە زۆر ئاڵۆز بێت بەڵام ئەمە بەواتای ئەوە ناگەینێت هاوڵاتی عێراقی هیچ وشەیەک دەرنەبڕێت دەبێت وەکو گەلێک بەیەکەوە وەکو جەماوەرێکی زیان پێگەیشت و بەیەکەوە وشەمان هەبێت هەڵوێستمان هەبێت نابێت قوربانی بین بۆ ئەو هەڵە کەڵەکە بوانە چونکە لە ئایندەدا ڕۆڵەکانمان لە لێواری مەترسیەکی گەورەدان و دەبێت گۆڕانکاری سیاسی بکرێت بەڵێ بەڕێز عەلی ساحب شارەزای سیاسی لە بەغداوە لەگەڵ ماوی سوپاس بامە دەبنی بەڕێستان کاگالی بەخێر